بینەرانی عزیز ئەم کاتتان خۆش و ئازارێکی دیکە لە بەرنامەی کورد کۆنێکشن بە یەک گەشتینەوە و من حەیدەر کەریمم. ئاژی دەخیلە شەمۆ هیڤیادە من خۆش وەڕادەکەمە ئیرۆ راپۆرت ژێناف گرێسپی هەیە و هەفپەیڤین دەگەل هەفسەرۆکە هەدەپێ و هەروەسا ئەشواقل جبوری ئەندامە پەرلەمانی عێراقی ژە کورد کۆنێکشن ڕا بەحسی ڕەوشە ژن و زاڕۆکین عێراقی دیکە. میوانی بەرنامەش ڕۆژنامەوان هێمن مامڕەشە بەڵام لە پێشدا لەگەڵ ڕووداوی تر. وەزیرێ بەڕەوانیا ئەمریکا ئاشتن کارتە دەبێشتن ئەمریکا پشتاخوا بیاریên şerê sar germ nake di serederiyê de digel Rûsya belkû dê rêbazek têkela leşkerî û neleşkerî peyrew bike ji bo rawestandina dijminkariya Rûsya li Ukrayn. Wezîrê Berevaniya Amerîka li Berlînê di axift berî beref Estonya hertin ji bo kombûna digel wezîrên berevaniya Estonya, Latviya û Litwanya wî got jî Amerîka dê beşdariyê bike di hêzên bersiva lezgîn dayên NATO ji bo alîkariya Ewropa dê bersîngirtina her dijminkariyeka Rûsya da. Birêz Ashton got jî Amerîka navegera şerê sar û navê şerekî dî digel Rûsya bike lê dê dorgirtinên aborî li ser Moskô deyne. بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە ئێوارەی دووشەممە بەراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ئێوارەخوانێکی ڕۆژوشکاندنی لە کۆشتی سپی بۆ دەیان لە کەسایەتی و مسلمانانی ئەمریکایی ساز کرد. سەرەتا سەرۆک ئۆباما وتارێکی پێشکەش کرد و تێیدا گوتی ڕۆژوشکاندن ئەومان بەبیر دەهێنێتەوە کە ئەم ئازادیانەی وەکو ئەمریکایی پێکەوە گرێمانەدات لە نێوانیاندا مافی بێچەند و چۆنی پەیڕەویکردنی نەریتە ئاینیەکانمان بە شێوەیەکی ئازادانە. سەرۆک گوتیشی کاتێک باکانمان دەکەوێتە بەرمەترسیەوە ئێمە وەکو ملەتێک پێکەوە دەوەستینەوە و وەکو ئەمریکاییەک سوورین کە نابێت کەس بکرێتە ئامانج لەسەر ئەوەی چییە و لە چی دەچێت و چێ خۆش دەبێت و پەیڕەوی چ ئاینێک دەکات. ئێمە پێکەوە لە دژی ئەو کارە پڕقین و کینانە دەوەستینەوە. سەرکەتیە خەڵاتین ئەکادمی دانەری مۆزیکێ جەمس هارنەر دێکەتنا فڕۆکێدا ژیانەخوا ji dest da. Harner du xelatên Oscar ji bo filmê Titanic wergirtin û xelatek ji bo strana bi navê My Heart Will Go On. Ew hatibû destnîşankirin ji bo xelatên Oscar ji ber karî wî di dahênana mûzîka çendîn filmên navdar da. Harner yê 61 salî jiyanexwa ji dest da piştî firokawiya yek meşîn li bakûra Rojava Los Angeles ketî xwarê. سەبارەت بە گەڕانەوەی ئاوارەکان بۆ تکریت و شەڕی داعش لە دەوروبەری ڕمادی هاوکارمان دەخیلی شەمۆ ئەم راپۆرتەی ئامادە کردووە. هێزên حکومeta Iraqê bi piştevaniya milîtanên şîeyên bi navê Heşd Şeعbî bersîngê milîtanên Komala Dewleta İslamî Daeş digirtin li bajarokê Huseybe li parêzgeha Enbar. Vîdeo ji berokên şerî xuya dikin serbas ji çeperan û ji zirîpoşan teqeyê li wana dikin. مەکاری بوو بەرسینگە داعش بگرن و مەترمبێلên wan şewitand û çend ji wan koşt. Wan termên xwe li beyabanan hiştine. Bi anahiya Xwedê em ê biserkevin. Saleka Daeş kontrola çendîn deverên Iraqê kiriye, piraniya wan deverên Sunniyan û dewleta xilafetê ragihandiye. Lê li van du mehiyan çend dever ji destê wan hatine rizgarkirin. Du mehan piştî derxistina Daeş ji tikrîtê xelkê wê vedgerna malên xwe. Polîsê Iraqê ku Amerîka rahênan bi wana kiriye berê xwe didin nasnamên wan kesan ku vedgerin tikrîtê bi niyaza rêgirtinê li tunreyên Daeş. Lê destpêka meha 4 Nîsanê hêzên Iraqê bi piştevaniya şervanên Sunnî, milîtanên Şîa û hêrîşên firokên hevpeymana Daeş ji tikrîtê derxistin. Niha karbidest giraniyê dadirên ser روشة أولهية ناف باجار. تم تشكيل خلية استخبارات مشتركة. ما يكينين زانياريان جهازين بوليسان لشكرن دولتي وقال دوره بك آنينه. من نابندن زانياريان دانينه بوچاودريا بگراندنا خلقه. أو خلقي بدگرن هيدي خانين خواج زيانا شر داعش چاك بكنفا وجه درش من داعش باقش دكن. هذا البيت بيتي. داعش كتبوا مالا من ودرش ميخوال سر نويسان دبو نها انفجريانه بسايا هيزن أولهية عراقي وهيزن قل روش نها آرام زيانا بباجار التكريتي كفتي وباشمايا شري ويني برشافا لسر هر مالكي
و پشتی ڕزگارکردنا باژارۆکی گرێ سپی ژێ دەستی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش پەیامنەری دەنگی ئەمریکا لە قامشلوزانە عومەر سەردانە باژار کرد و دەگەل ژمارەکە خەڵکی شەڕڤانên کورد و یەن ڕێکابەرین سووری ژی ئاخفت و ئەفراپۆرتە ژی گەهاندیەمە. گرێ سپی ji destê Daişê hat derxistin. Di nava bajêr û derdora wî de hêzên YPG û hevalmendê wê ji artêşa azad nû ve derya bajêr dikin û operasyona paqijkirina mayînan berdewam dikir. Xerakirin û talankirin di nava bajêr de tune bû. Xelkên girê spîyê got di hundirê bajêr de mabûn, tekez dikirin. Gopiraniya xelkê got ji girê spî derketin ber bi Tirkiyeyê ve ji ber tirsa şer û pevçûnan bû. ترس هبو دقوتن ووصا بكن ووصا بكن لي شكر جي خودي خرابي لتل أبيض نبو هنکس جی بمروفن خوره دکتن تکیلیه ده دریا تليفونان ره جوار دکز دکرن گو باجر آرامه تا گو وگرن او کسی بیجن کرد خلکی دردخن خلکی دکوجن اشکنجه ددن و دزی و تالان به دست کردان هیا او کسا راستیه نابیجن دریه سینور گیری سپی به ترکیه ره یه پکی لور تکز کر گوش آلی وان و دری وکریه و تو برزیریک تنانه جبو وگرا خلکی ام بندا گلی خانه گو اما بپاریزن اما در باسی وی مالوان بکن گلی مالباتوان بکن بردف که برکان الفرات شروان درویش لکنگره کی چاپمنی ده لگیری سپی تکز کر گو او تاوان آنا تبینگه هاوی تنه و او لگور پیوانین مافی مروفا یناف نتوی تفدیگرن بيصون حياة المدنيين في زمن الحرب ولاتی نجدورین دن یین دوبن کنترل داعش دجی جی مسکنه نافچه حلب بر بگیری سپی و هاتبون لسرقوناغا او دورا دوبن کنترل داعش ده رویان دخواستن گو در باسی ترکیه ببن بدوین سرکه ین جیان مینانان و آو الکتریکه ین گو هری که من دباجاره گیری سپی دنها هر و هاری و بری خسر کانتونا جزیره بدوی باجاره گیری سپی آوید سرمیلی خواه داعش جی گیری سپی هات درخستن پر زیان و خراکرن دو باجار ده تنه اف جی دهیله گو وگرا خلکی حسام به و جارکدن جیان وگره گیری سپی لیوی جاره ندبن کنترولا داعشی ده هون دبح واحد وان لوی داره یک کس سرجه کرد لرخی ها 3 کس سرجه کرن 6 کس لرخی ها 2 لرخی ها دوین دی لویره اوه جه سرجه کردن مروفا بو ام پر رزانه قال لي امريكا وجبال في الريوان وسياسيا وعسكريا والعردي والعزمين ام فرج وان رزانه تجاره يا كمينه اكو عالم فيش ما دغري يعني كلا كما تسكني زانا عمر دنگ امریکا گری سپی لە دیدارەکی تایبەتدا بۆ دەنجی ئەمریکا لە ئەنکەرا خانم ڤیگان یۆک سەگداق هاوسەرۆکی هەدەپا ژمارەیەک بابەتی گرنگ تایبەت بە سەرکەوتنەکان لە تورکیا و سەرکەوتنی کوبانی و هەڵوێستی ئاکەپە لەسەری باز دەکات. هاوکارمان ڕۆبین ڕەشوان ئەم دیدارەی سازداوە. DHP'nin taybet de Hevseroka Partiya Demokratika Gelan HDP Figen Yüksek da Encamen Hilbijartinin Hafte Hazirane jde enge Amerikare nirxandin. Xanım Yüksek da diyar kir ku ew di tevahiya pêvajiya hilbijartinê de bi dilgermiyeke mezin hatine pêşbazî kirin û Encamen Hilbijartinê nîşan dane ku civaka Tirkiye dixwaze Kurd di parlemanê de cî bigirin. Bizim bakımımızdan aslında çok da sürpriz sayılmaz. AKP tekçûnek mezin stand û ew ê mecbûr bimîne ku tevgerên xwe yên antîdemokratîk kontrol bikin. Persiveka mezin ji bo hikûmeta AKP hatiye danîn. Rawiste pişê xwe bîne serê xwe. AKP êdî piştî van encamên hilbijartinê nikare wekû berê biaxive, tev bigere û bifikire. Eger ku wisa bifikire jî nikare weke berê wan bicî bîne. AKP bi armanca girêdana çapemenî, dadgerî û sezeyên din yên bi hikûmetê ve pêkanîna operasyonan sûcdar kirin. Yüksek da rexneyên tund li Partiya Dad û Pêşvebirina AKP kir ku rêya xwe li daxwazin veguherînê zivirandiye û ev partî bi antîdemokratîkî, zordestî û avakirina sistemekî yekdengiyê suçdar kir. Wê got hilbijeran ji bo AKP destûra desthilatiyê bi serê xwe nedaye û xwestiye ku tevahiya pêkhatiyên cûr be cûr li Tirkiye di parlamentoda cî bigirin.
حکوومەتە ئاکەپە لە سووریێ gelek plan û lîstikin bi xeter pêk anîn û ji bo Sûriyê planên dagirkirin û destekariyê kirin. Lê AKP bi tenê nikare ku vê yekê pêk bîne û ji ber vê yekê wê Daeş weke hêzeka teşeron xwedî kir û ew bi kar anî. Hevserokê HDP derbara pirsa siyaseta hikûmetê ya ser Sûriyê jî wiha axivî. Me di serdema berxwedana Kobanê de siyaseteka aktîv meşand û bi awayek xurt li hember siyaseta AKP dengê xwe bilind kir. Dema şervanên YPJ û YPG li Kobanê berxwe dida, me jî hewlek xurt da û ew keda me li nav Kurdan bandoreka erînî derxist. Ez dikarim bêjim ku zêdebûna dengên me li bajarên Kurdan yekser berxwedana Kobanê ve girêdaye. Dîsa Kobanê bû sedem ku AKP li bajarên Kurd bi temamî ji holê rabe. Yüksek da partiya xwe wek partiye herî çalak ala hember wan planên AKP nîşanda û got têkoşîna wan yê hember Daişê bû alîkar ku di hilbijartinên heftê Haziranê de tewahiya gelê Kurd dengê xwe bidin partiya wan. Bizim Koban'ın direnişinde IŞİD'e karşı verdiğimiz mücadele Gelin Tirkiye sistem û jiyaneka nû dixwazin û em jî Tirkiye wiha dixwazin ku demokrasiyeka rastîn lê were avakirin. HDP wê bi heştê parlamenterên xwe di serî de azadiya ragihandinê û azadiya çapemeniyê bixebite û nahêle ku ti azadiya hemwelatiyan werin binpêkirin. ولێ هاولێرێ پایتەختی هەرێما کوردستانها عێراقê کنîseyek bûye hewangeha kiristiyanên penaberên ji şerê Daeş reviyan. Niha kembek jî hatiye danan û penaber diçin xwedingeha wêneyên yan waneyên mûzîkê jî werdigirin. Li demekî ku tirs heye ji kêmbûna jimara kiristiyanan li Iraqê û lê tevaya rojhilata navîn. Me ji wir ev raport heye. ئەم پەنابرانە بەهۆی بیر و باوەڕی ئاینیانەوە لەلایەن گروپی دەوڵەتی ئیسلامی و یاخود داعشەوە سەرکوت کرابوون و کە بە ئیمانداریان دڵی خۆیان خۆش دەکەن بەڵام لە ترسا لە ماڵەکانیان هەڵاتبوون بەشێکن لە کۆچکردنێکی بەرفراوانتر ئەوەی کریستانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە. بەڵام لەگەڵ ئەوەی کۆمەلگاکەیان کەوتۆتە ژێرگەفەوە لە هەولێر هەندێکیان هیچ نەبێت نیمچە ئارامگەیەکیان دۆزیوەتەوە. لە کاتێکدا سەدەها هەزارن لە میانی هاوینی ڕابردوو بۆی هێرشەکانی داعش لە مووسڵ هەڵاتن لەو نیوەشەوەدا کڵێسەی سانتلیاس بووە پەناگە بۆ ئاوارەکان. لەو ساکە و ژماری زیاتری کریستانەکان ڕویان تێ کردووە و باخی کڵێسەکەیان کردوتە ئۆردوگایەک بۆ خۆیان. زۆربەیان وەکلۆی جبریل لە ماڵەکانیان هەڵاتن دوای ئەوەی دووچاری بژارەیەکی سەخت بووبوونەوە. تهجرنا كنا قاعدين ومطمئنين 100% وكل گوندەکەمان پڕ لە ژیان بوو لەو دەمەدا هەموو شتێکمان هەبوو تا ڕۆژێکیان گروپەکانی تیرۆریستی کە خۆیان بە داعش دەناسێنن بەسەریان داداین دەستیان بەسەر خانوو زەویەکەمان داگرت و پێیان کوتین یا دەبێت ببنە موسڵمان ویان ماڵەکانمان دابخەین و بەجێ بێڵین. لە پشت ئەم گۆڕانکاریەی کە بەسەر ئەم کلیسەیە هاتووە چیرۆکی کەمبوونەوەی ژمارەی دانیشتوانی کریستانە لە سەرانسەری هەرێمەکە لە میانەی چەوساندنەوەیان کە لە زیادبووندایە کە ئەوەش لە ئاکامی سەرکوتکردنی داعیشەوە هاتووە ئەوانەی ژمارەیە کریستانیان کردە ئامانج و کوشتیان و لە ئاکامدا بۆ مایی پێکهێنانی تەنها فرقەی کریستانەکان لە نێو هێزەکانی عێراق و هەروەها دروستبوونی میلیشیا کریستانەکان. داگڵس باس قەشەی کڵێسەی سانتلیاس کە بۆ خۆی 2 ساڵ لەمەوبەر لە بەغداوە بەرەو هەولێر هەڵات دوا بە دوای ڕفاندن و ئەشکانجەدانی داوای یارمەتی زیاتر لە جیهانی دەرەوە دەکات. بەو کەسانێک کە لە دەرەوەن و بەتایبەتی بۆ براکانم زۆر جاران پێم دەکوتن وشیار بن و ڕابن ئێمە خەریکە لێرە دەمرین ئێوەش دەبێت هەڵوێستێک بگرن و پرسیارەکەم ئەوەیە ئەی چێ پشتیوانیمان لێ بکات. هەرچەندێکە بەڕووی مەترسیەکی بەرچاوی لەو جۆرەدا هیچ نبێت لێرەدا هەوڵەکان دراون بۆ دڵنەواییکردنەوەی لێ قەوماوان لە نێو ئەوانەی بەو یارمەتیەش دەزانن کەڵی دیڤاریە. ئەجگاری سراحەتین لێرە چونکە کڵێسەی لێیە هەموو پێداویستێکیان بۆ دابین کردوین بەڵام لە ڕاستیدا دەمانەوێت بگەڕێینەوە ماڵەکانی خۆمان. هەروەها ئەوانەی کە لە کڵێسەکەدا دەژین دەستیان دەگات بە کتێبخانەکەی و خوێندەواری وانەکانی میوزیکیش بۆ قەشە دۆگڵاسیش بە پەروەردەکردنی گەنجان هێندە ئومێد بە کۆمەلگاکە دەبەخشێت. لەو باوەڕەداین منداڵەکان دوا ڕۆژمان بن نەوجەوانان کچان خانمان بە تایبەتی ئەوان دوا ڕۆژمانن گەر لە دەستیان بدەین ئەوە کۆمەلگاکە لە دەست دەدەین. بەڵام لە ئێستاکەدا
تێکڕای ئەو ئاوارانە چاوەڕوان و نوێژی نزا دەکەن بۆ گەڕانەوەیان بۆ شوێنەکانیان بە سەلامەتی. شایان پاشا، دانی ئەمریکا. ئەشواق سەلیم ئەلجبوری ئەندامی پەرلەمانی عێراق دەڵێت ڕەوشی ژنان لە عێراق خراپتر بووە و بەرەو خراپتر دەڕوات. دووچاری جەفاکێشانێکی مەزن بووە و دەڵێت ئێمە داوا لە حکوومەت و گەلی ئەمریکا دەکەین ڕۆڵیان هەبێت لە پاراستنی ژن و مناڵ و بە تەمەنچوانی عێراقی لە هەڕەشەکانی داعشدا. خانم ئەشواق ئەمەی لە میانەی دیمانەیەکدا لەگەڵ هاوکارمان بەڵێن ساڵح ڕاگەیاند. ڕەوشەنە جێگی لە سیاسەکەی عێراق و ئەو بارەنە هەموارە ئاسایشەی تیایدا دەژی کاریگەریەکی نەرێنی هەبووە بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە لە وڵاتەکەدا و بە تایبەتیش بەسەر ژنانەوە کە بەردەوام مافەکانیان پێشێل دەکرێت وەک لە ڕاپۆرتە نێو نەتەوەیەکان و خۆجێیەکانیشدا ئاماژەیان پێدەکرێت. الحقيقة المرأة العراقية لراسيدا ژنانی عێراق لە مێنەتێکی زۆردا دەژین و پەیامی نووسراوی خۆمم ناردووە بۆ هەموو کاربەدەستان بە ناوی مرۆڤایەتیەوە بە ناوی مافەکانی مرۆڤەوە تا گەل و حکوومەتی ئەمریکا ڕۆڵێکی زیاتریان هەبێت بۆ ڕزگارکردنی ژنان و منداڵان و خەڵکی بەتەمەن. لەو ڕوانگەیەوەی بەشێکی زۆری گەلی عێراقن بەهۆی درڕندایەتەکانی ڕێکخراوە تیرۆریستەکانی هیچ پەیوەندیەکیان بە ئیسلامەوە نییە ڕوبەڕووی دژوارترین سەختی بوونەتەوە. بەهۆی شەڕی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی و بەرز و نزمی نرخی نەوت لە بازاڕەکانی جیاندا عێراق دووچاری قەیرانی دارایی بۆتەوە. هاوکات ژمارەی زۆری ئاوارەکانیش لە ناو وڵاتەکەدا کێشەی بۆ حکوومەت دروست کردووە. ئەشواق سالم جبوری داوای بەتەنگەوەچوونی بە پەلەی ئاوارەکان دەکات. ئەم ڕەوشە ئەم قەیرانەی عێراقی پیاداڕەت دەبێت لە ئاستەکانی بیرکردنەوە و وێناکردن تێپەڕ بووە. ئێستا کە 3 ملیۆن ئاوارە لە عێراقدا هەن و ڕوویان کردوتە پارێزگاکانی تر. ئێستا ئەم پارێزگایانە لە توانایاندا نییە هەموو پێداویستەکان دابین بکەن. ئەو ئاوارانە مافی خۆیانە ژیانێکی سەروەرانە بژێن و ژیانیان لەو ئاستەدا بێت وەک ئەوانەی بڕوایان بە دیموکراسی و مرۆڤایەتی هەیە پێشبینی دەکەن. خانم جبوری دەڵێت بەشی شێری مەینەتیەکانی ئەمڕۆی عێراق بەر ژنانی وڵاتەکەی کەوتووە. المرأة عندما تركت دارها وهجرت کاتێک ژنان ماڵی خۆیان جێهێشت و ناچار کران خانۆکانیان چۆڵ بکەن جا ئایا بە زۆر بوو بێدیانیش بەهۆی ئەو تاوانانەوە بێت کە چەتەکانی دەوڵەتی ئیسلامی بەرامبەر ژن و منداڵ و گەنجان کردویانە. ئەمڕۆ دۆسەی ژنان لە عێراقدا پێویستی بەوەیە لە خۆ بگیرێت. ئێستا ئاوارن شوێنی داڵدەدانیان نییە، سەرچاوی بژێویان نییە، کەسیش نییە یارمەتیان بدات. ئیتر کێ ئەم ژنە بەو هەموو چەرمەسەریەوە لە خۆ دەگرێت؟ کێ بەهانایانەوە دەچێت؟ لەم ماوەی ڕابردوودا لە باشووری عێراق لە ئەکامی کێشەیەکی نێوان دوو عەشرەت ژن بەکاردێنرێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. ئەمەش ناڕزاییەکی زۆری بەدواداهات بە تایبەتی لەلایەن ئەو ڕێکخراوانەی داکۆچی لە مافەکانی ژنان دەکەن. بالحقيقة هذه العرف العشائري قد انقرض من بەڕاستی چەندان ساڵە ئەم جۆرە ڕەفتارە عەشرەتگەراییانە ڕەوینۆتەوە. ئەمڕۆ ئەو دیاردەیە سەری هەڵداوەتەوە، جێی سەرسوورمانە. ژن هێندە هەرزان نییە و هیچ کەسێک ئەوەی لە پارێزگای بەسرە کراوە بەلایەوە پەسەند نییە. ئەمە نە ئاین و نە یاساش پێی قبوڵ نییە ژن هەرزان فرۆش بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەی عەشایری بەکار بهێنرێت. ئێمەش هەڵوێستی خۆمان هەبوو بە دوواداچوونی زیاتریشی بۆ دەکەین. زۆرێک لە ڕێکخراوەکانی داکۆچی لە مافەکانی مرۆڤ دەکەن لە ناو عێراقدا دەڵێن لە ساڵی 2003ەوە حکوومەتەیەک بە دوایەکەکانی وڵاتەکە ئاوڕێکی ڕژدیان نەداوەتەوە لە ڕەوشی کۆمەڵایەتی عێراق وەک دەڵێن دەشێت بەوەی قەیرانە قوڵەکانی وڵاتەکەەوە بوو بێت. بەڵام ئەشواق جبوری دەڵێ ناکرێت بگوترێت حکوومەتی عێراق هەریچی نەکردووە بەڵکو کردوێتی وەلێ بە ئەندازەی پێویست نەبووە. بەڵێن ساڵح دەنگی ئەمریکا. دەستگاکانی ڕاگەیاندن چ ڕۆڵەکیان هەبووە لە ڕووماڵکردنی هەڕەشەکانی داعش لە کوردستان و باکووری عێراق؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئمڕۆ ڕۆژنەمەوان هێمن مامڕەش دەرچووی زانکۆی مێریود و هەڵگری بڕوانامەی ماستەر لە ڕاگەیاندن میوانی بەرنامەکەمانە
کە ماوەی زیاتر لە 15 ساڵە لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی بینرا و بیسترا و خوێنراوی هەرێمی کوردستان وەگە ڕاگەیاندکارێک کاری کردووە. سەرەتا کاکی من بەخێر بێ بۆ بەرنامەی کورد کۆنێکشن و پیرۆزبایی لەکەین بۆ دەرچوونت لە زانکۆ بۆ ئەو ماستەرێکە وەرگرتووە. زۆر سپاسان دەکەم و زۆر سپاس بۆ ئێوەکە و دەرفەتاندامێ و سپاس بۆ پیرۆزبایەکەشتان و زیاتر وا دەکەن هانم دەدەن. وەکو گوێ لێبوو ئەمانەوێ لەم بەرنامەیە ئێستا باسی ڕۆڵی ڕۆژنامەوان یاخود ڕۆژنامەگەری کوردستان بکەین لەو شەڕێکە داعش بەرپای کردووە چ لە باکووری عێراق لە هەرێمی کوردستان. حەز دەکەین پاشەوەی کە تۆ لێرە لە ئەمریکابی ئەو دەستگاکانی ڕاگەیاندبینیوە چۆن ڕووداوەکان ڕووماڵەکەن دەکرێت بۆ چوونی خۆت ینی وەکو بەراوردێک پێمان بڵێ چۆن دەڕوانیەوە ئەوەی کە ئێستا پاشەوەی کە ئەمریکات بینی و ئەو دەستگانت بینی چۆن ئەوانە ڕووماڵەکەن چۆن دەڕوانیە ڕووماڵکردنی شەڕەکانی داعش لە کوردستان و لە عێراق بەگشتی. بەڵێ هەرێمی کوردستان جاری یەکەم نییە بە قۆناغی شەڕدا تێدەپەڕیتن و میدیای کوردیش زۆر ڕۆلی هەبوو لە ڕابردوودا بەڵام ئەم جاریان شەڕێکی جیاوازترە لەگەڵ شەڕەکانی پێشتر چونکە لە سەردەمێکە شەڕەکە سەردەمی تەکنەلۆجیایە سەردەمی هەموو ئەو کەناڵانەیە کە بە ئاسانی دەگەنە بینەر بۆیە شێوازی بەرەنگاربوونەوە یاخود شێوازی گەیاندنی زانیاریەکان لەگەڵ شەڕەکانی پێشووتر کە هەرێمی کوردستاندا پێدا تێپەڕیوە زۆر جیاوازی هەیە. ئەمە وای کردووە کە کۆمەڵێک لە کەناڵەکانی ڕاگەاندن بەداخەوە کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانیش تووشی هەڵە بن جاچ لە بەرنەبوونی زانیاریان لە شێوازی ڕووماڵکردنی شەڕی ڕوبەڕووبوونەوەی گروپە تیرۆریستەکانی داعش بێ و چیش لەبەر ئەوەی کە بیانەوێ پێشبڕچەیەک بۆ گەیاندنی زانیاریەکان بکەن بەداخۆ ئێستا لە کوردستان سیستەمێک یاخود مۆدلێکێ لە گەیاندنی زانیاری ئەویش تەنها مەبەست ئەوەیە کە زانیاری بگەندرێ گوێ بە کوالیتی زانیاریەکان نادرێتین و گوێ بە هەستکردن بە لێپسراوێتی چۆنیەتی دەربڕین ئەو زانیاریان نادرێت ئەمە زۆر کاریگەری کردوتە سەر ئەوەی کە لەملاو لەولا گروپە تیرۆریستەکانی داعش سوود بە ناڕاستەوخۆ لە قسەکانی ڕۆژنامەنووسان یاخود لە ڕووماڵەکانیان وەربگرن و زۆر جار زیانیشی پێگەیاندون. بەڵێ منیش خۆم کە ئەو شتانە ئەبینیم لەسەر با بڵین سەتڵایتەکانە ئەبینیم ئەوەی کە ڕوو ئەداتن زاری وایە هەیە ڕۆژنامەوان زۆر پەلەکە لە بڵاوکردنەوەی هەواڵانی زۆربەی زۆری وەکو بڵێ خۆی دروستی کردووە و ئەمە هۆکاری چییە بۆ وا ئەکەنەمانە؟ بڵێ ئێستا زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندن لە کوردستان سیستەمی کارکردنیان بۆ پێدانی موچە بە شێوەیەکە کە دەگەڕێتەوە سەر ئەو پێشبڕچەیەکە لە نێوان ڕۆژنامەنووسان ڕۆداتن و چەندە هەواڵی زۆرتر بێتن ڕۆژنامەنووسەکە و چەندە راپۆرت و ڕێپۆرتاژی زۆرتر بێتن ئەوەندە زیاتر دەتوانێت پارە دروست بکاتن لە کەناڵەکە. ئەمە وای کردووە کە ڕۆژنامەنووس بەبێ گوێدانە کوالیتی بەبێ گوێدانە ڕاستی دروستی هەواڵەکە جاری وا هەیە هەواڵەکە ڕاستیشە بەڵام بە نیوە چڵی وەری دەگرێتن لە پەلەپەلیان بۆ ئەوی بیگەێنێتن و ببێتە خەبەری یەکەمی کەناڵەکەی وای تووشی هەڵی دەکاتن. لەلایەکی تری شەولەوانەیە لە نەبوونی زانیاری بێتن ئێستا هەردوای دەستپێکردنی شەڕی داعش لە هاوینی 2014 بە ماوەیەکی کەم وەزارەتی پێشمەرگە خۆی هەستی بەوە کرد کە هەندێک لە کەم و کوڕیەکان یاخود لەو خەلەلانێکە دروست دەبن لە پێکانی هێزەکانی پێشمەرگا لە ڕێی سوودوەرگرتنە لە کەناڵەکانی ڕاگەاندن کەناڵەکانی ڕاگەاندن بەبێ ئەوەی هەست بکەن کە ئەمە هەڵەیەکە و تووشیان دەبێتن لە چەقی بنکەکانی یاخود نقطەکانی سەربازی هەواڵی ڕاستە و خۆیان دەگواستەوە و ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان داعش سوودی لێ دەبینی پێمانەوە لە خەزانجی داعشایانی باشێکی سنوورێک هەیە بۆ ڕێگاگرتن لەمانانی هەرچەندە کە ئەوتت سنوور ئەمە ئازادی ڕاگەیاندن نامینێت. بەڵێ ئەمە یاساکمان هەیە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەوانیە ئەم یاسایەکەم و کوڕی زۆرە سەردەمێک نووسراوەتەوە ساڵی 2007 کە تەکنەلۆجیا و کەناڵەکانی میدیا ئەوەندە بە شێوەیەکی بەرفراوان نەبووە لەلایەکی تریشەوە کەم زانیاری وەکوتم ترینینگی بەردەوام یاخود پێدانی زانیاری بەردەوام بۆ ڕۆژنامەنووسان کەم بووە ئەمانە هەمووی هۆکار بووە ئەمانە هەموو وای کردووە کە کەسێکی وەکو کاک جەباریاوەر ئەمینداری گشتی هێزی پێشمەرگی کوردستان وەزارەتی پێشمەرگا لە 2
حوتی 2014 بۆ کەناڵەکانی ڕاگەاندن دوایە هەت درچی بەوە کردووەکە کەناڵەکانی ڕاگەاندن یاخود بەشێک لە ڕۆژنامە نووسان بوونەتە هۆکاری ئەوەی کە زانیاری بە ناڕاستەوە خۆ بدرێتە داعش بۆیە بڕیاری ئەوەی دەرکرد کە ژووری عملیاتی هێزی پێشمەرگا ئەو زانیاریەکان بڵاو بکاتەوە و یاخود مامەڵەی میدیا لەگەڵ هێزی پێشمەرگە ڕێک بخرێتن و یەکێک لە بڕیارەکانی کە لەو کاتە ئاماژەی پێکرەوەی کە نائامادەیی بەشێک لە میدیاکان بۆ ئەو شەڕێکە لە ناکاو ڕوویدا چونکە ئەو خۆ ئامادەکردنی بۆ دەوێتن و ئەوە پێویستیەوە هەیەکە کەسانی پسپۆر لە بواری میدیای جەنگ باشە من پاشەوەی کە تۆ لێرە ئەوات بینی بە بۆچوونی تۆ چارەسەر بۆ ئەمە چیە چی بکرێتن باشە بۆ ئەمە باشترین چارەسەر ئەوەیەکە ئێمە بۆ هەموو ئەگەرەکان لە شوێنەیەدا خۆمان حاضر بکەین ئەگەر ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا کەناڵەکانی ڕاگەانیان ڕۆژنامە نووسانمان وا ڕابهێنا بووە لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی مەرزنی بەس شەڕی داعش لەوانەیە بەیانی کارەساتێکی سروشتی بێ بەڵام میدیای کوردی دۆشدا بمینێ نەزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو وەزعدا بکاتن ئەمە بەس تەنها بۆ شەڕی داعش نییە لەوانەیە شتێک ببێتن کە ئەو کاتە تۆ نازانیت چۆن لەگەڵ سایکۆلۆژی خەڵک مامەڵە بکەیت کارەساتێک دەبێت چۆن خەڵک هێور بکەیتەوە نەخوازەڵا تۆ هێزێکی تیرۆریستی وەکو داعشکە گرتەی وا بڵاو دەکاتەوە زیاتر بڵاوکردنەوەی ئەو گرتانە خەڵکی ترساندووە ڕەنگە داعش بە و گەورەی و بەهێزی نەبیتن وەگەوەی کە دەوێت لە ڕێی میدیاوە بیکاتن بەداخەوە ئەو گرتە ڤیدیۆیانەیە کە خەڵک سەردەبڕن و خەڵک دەکوژن و خوێند نیشان دەدا میدیای خۆمان خۆی بووتە کەناڵێک بۆ بڵاوکردن کاکە من دووا پرسێرم ئەوەندە ماوەکە کورتە کە تۆ چیەوە چی ئەمە پیاداکەی لە کوردستانە لەگە خەڵکە باسەکەی بە کورتیت کە بێگومان بە تەنها بە من ناکرێت بەڵام ئەوەی من پێم بێتن لەوێ بە هاوڕێکانم بە کەناڵەکانی ڕاگەاندن و ئەوەی لێرە فێری بوویمە بە گوێرێ توانە پیان دەگەین مام ڕژی زۆر سپاس دەکەین هەفتەی ڕابردوو کەلیسەیەکی ئەمریکی لە پلسڤانیا بۆنەیەکی خێرخوازی سازدا بۆ یارمەتیدانی مەسیحی ئاوارەکانی عێراق سەمادزەی لەوێ بوو ئەم راپۆرتەی ئامادە کردووە. لە ڕۆژێکی خۆش لە شاری ڕادنۆر لە ویلایەتی پەنسلڤێنیا ڕێکخراوی ستاند-up with Iraqi Christians کە بەشێکە لە کڵێسەی سان مارتن بۆنەیەکی پارە کۆکردنەوەی بۆ ئاوارە مەسیحیەکانی عێراق بەڕێوە برد. کڵێساکەم وتی خوازیارین یارمەتی مەسیحەکان لە عێراق بدەین. اینجا ئێمەش لێرە شتێکمان پێک هێنا بۆ پشتیوانیکردن لێیان. ڕەنگە نیوەی زەوی لەوانەوە دووربین بەڵام ئەوان خوشکبرای ئێمەن بۆ یارمەتی ئێمەیان دەوێت هەروە هاوەکو کڵێسایەک پێمان وایە دەبێت شتێ بکەین بۆ یارمەتیدانی ئەو خەڵکە کە وەکو پێویست لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتی و یارمەتی نەدراون. لەم بۆنەیە خەڵکی جۆرا و جۆر ئامادە بوون لەوانە دانیشتوانی شاری ڕادنۆر و فیلەدەلفیا و ئەندامانی کڵێسەکە و هەروهاش هەندێک کەسانی کە لە هەرێمی کوردستان کاریان کردبوو زانیاریان هەبوو لەسەر ڕەوشی ئاوارەکان. دوای هێرشی داعش بۆ نینەوە ئێمە لە مانجی سپتامبرەوە لە کوردستان لە شاری ئەنکاوەینە کە لە نەکاو ژمارەی دانیشتوانی دوو هێندە زیادیان کردووە لە بەرەوەی پەناخوازان کە زۆربیان مەسیحی یەزیدی و مسلمانن پەنایان بۆ شارە هێناوە. کاتێک ئێمە دیتمان ئەو کلیسایە لە هەوڵی یارمەتیدانە و کەرەسە و پشتیوانی بۆ پەناخوازانە دابین دەکا ئێمەش هەویستمان بینە ئێرە و ئەوان ببینین و پشتیوانیان لێ بکەین. لە ساڵی ڕابردوو داعش هێرشی کردە سەر مووسڵ و تا ئێستا کۆنتترۆلی لە دەستدایە کەمایەتیەکانی دینیان کردنە ئامانج. هیوادارم لایەک پێشی داعش بگرێت چونکە هەروادێ و گەورەتر دەبێت ئێمە دەبی کارێک بکەین جیهان لە دەست داعش ڕزگار بکەین. ئێمە بەختەوەرین کە لە وڵاتەدا دەژین کە پارێزراوین لەبارەی ئازادی ئاینیەوە لە ڕاستیدا ئێجگار غەمناکە کە هەواڵەکان بەدی دەکەیت چی بردێت بەسەر ئەو منداڵانەی لە تەمەنی ئێمەدان و چه ئازارێک دەچێژن. هەندێکیش لەم خەڵکەی لەوێ بوون خێزانی عێراقی بوون کە بە منیان وت چەند حەز دەکەن بگەڕێنەوە بۆ شاری خۆیان لە عێراق. ئەم لەوێ درێنەش بۆ پشتەوانیکردنا کریسیانن عێراقی و هەروە ساتەڤایە پەنابەرین عێراقی. چەندین ساڵە وەکی یەک بنەماڵ ئەم لە عێراقی پێک ڤەدژیاین. ڕەوشا ئیرۆ وەساکریە ئەمژێک جودا بن و دەمەک بزەحمەت ڕە دەرباز بن. مەهیڤی هەیە ڕۆژێک بێتن ئەم تەف دەڤەگەڕن عێراقی و جارێکە دی پێک ڤەبژین. قەشە کریستەفەر ئەم ساڵ دەچێت بۆ کوردستان بۆ گەیاندنی پارەکە و دەربڕینی پشتیوانی معنەوی بۆ مەسیحیەکانی عێراق. سەماد زەیی، دەنجی ئەمریکا. بینەرانی عزیز هیوادارین کاتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەی ئێمڕۆی کورد کۆنێکشن بەسەر بردبێت و تا بە یەگەشتنەوە ڕێز و خۆشەویستی تێکرای کارگیرانی بەرنامەی
کورد کنێکشن پەسەند بفەرمونون.